كلام الله يا رزقاري ميتدايا ئاهەنگی ساڵانەی دەستگای نووری حیکمەیە. دەیان کەسی دیکە لە ڕێگای ئەم دەستگایەوە توانیان قورئانی پیرۆز دەبەر بکەن. و بشزانە هەر ئاەتێک کە لەبەر دەرگایەکە لە نێوان تو خوای گەورە کرایتەوە. سەرۆکی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری دەڵێ چوارەم ساڵە ئاهەنگی لەم شێوەیە ئەنجام دەدرێت. چارەمین ساڵە واتە چوارەمین ئاهەنگە کە دەستگاکەمان بە فەزلی خوای گەورە هەر ساڵە و مەجموعەیەک حافظ قورئانمان هەیە. ئەوانە لە هەڵسەنگاردنەکە دەرچوون. غەیری ئەوانەش ئەلحەمدولیلا زۆرمان هەیە، یان لەخوا بە زیادبی زیاتر لە 100 قورئان لەبەرمان هەیە. بەڵام ئەوەی کە هەر ساڵە و ئەو مەجموعەیە کەوا لە هەڵسەنگاردنەکە دەرەچن ئەوانن کەوا ئاهەنگیان لۆ دەژێڕن. جان و ڕحمان بە قوربان فیدای کەلامی سوبحان. قوتابیانی قورئان لەبەر دەڵێن توانیومانە بە هاوکاری مامۆستایانی نووری حیکمە تەواوی قورئانی پیرۆز دەبەر بکەین و زۆر خۆشحاڵین لەو ئاهەنگە ڕێز لێنانمان پێشکەش دەکەن. هەستێکی زۆر خۆشە، خوای گەورە ئینشاڵڵا لێمان قبوڵ بکاتن. ئەمە وەکو دەڵێ لە سڵە پۆپەی خۆشیە کە ئینسانێک هەست بەوە بکاتن کەوە حوجەی دینمان کە قورئانە لەبەری بیتن. هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان ئاهەنگی ئەوە بژوێڕین کەوا بەڕاستی قورئان حاکمڕان بێتن لە هەموو جیهان. بەڕاستی ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە و هەروەها ئەمەش ئاهەنگەکە تەنیا وەکو شتێکی با بڵێن معنەویە بۆ بەرزکردنەوەی معنەویاتی هەموو گەنجەکانمانە کە ئەوانش بێن ئەم ڕێگایە بگرن. لە ناخی دڵمەوە زۆر زۆر سوپاسی دەستگای نووری حیکمە و هەموو ئەو مامۆستا و ئەندام و بەڕێوەبەر بە ڕێزان دەکەم کەەوە هاوکاریان کردین کە قورئان پیرۆز دەبەر بکەین. هیوادارم خودای گەورە باشترین شێوە پاداشتیان بداتەوە. لە دوای فەزلی خوددا بە ماوەی 2 ساڵ و 9 مانگ قورئان پیرۆز لەبەر کرد. قورئان کەلام الله یا ڕزگاری مەیتدایا. ئەمساڵ لە کۆی 61 قوتابی قورئان لەبەر 34 قوتابی قورئان لەبەر توانیان نمرەی پێویست بەدەست بهێنن و سەرجەمیان گەشتی عومڕەیان بۆ کرا بە دیاری. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری نزیکەی 17 ساڵە دامەزراوە. نووسینگەی سەرەکی کەوتۆتە شاری هەولێر و خاوەنی 26 لوق و 34 بازنەیە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.